خێزانەکانیان مافێکی ڕەوایە و بەشێکە لە قەلب و ڕبایەتەکانەوە و پێشێکردنی چەندین جۆر مافە. هێشتا کە دۆزراونەتەوە ئەوانشی کە هێنراونەتەوە بەشی زۆریان هەر بێناونیشانن. واتە ئەوانەی کە هێنراونەتەوە بۆ گەرمیان، بۆ تۆپزاوە، بۆ دووکان، بۆ چەمچەماڵ، بەشی زۆریان نەناسراونەتەوە. واتە فەحسی دیێنیان بۆ نەکراوە کە بڵێن ئەمە دایکی فلان کەسە، ئەمە کوڕی فلان کەسە، ئەمە مناڵی فلان کەسە، هەر کەسێکی ترە. واتە ئەوانشی کە هێنراونەتەوە هێشتا کە بێناونیشانن. ئەمە بۆ دۆسیەی ئەنفال نا، بۆ بارزانیەکان ڕاستە، بۆ شنگال ڕاستە، بۆ هەڵەبجە ڕاستە، بۆ دۆسیەکانی تریش بە هەمان شێوە. سەبارەت بە ئەنفال ئێمە ئەیبەستینەوە بە مەسەلەی گۆڕی بە کۆمەڵەوە. بە پێی جەنسەکانی دادگای باڵی تاوانەکان، دادگا ئەقراری کرد کە 160 گۆڕی بە کۆمەڵ لە عێراقدا هەیە و تا ئەو ماوەی کە دادگایەکە هەبوو. دوای دادگایەکە پشکنین هەر بەردەوام بوو. ئێستا 270 گۆڕی بە کۆمەڵ لە عێراقەیە. ئەو گۆڕە بە کۆمەڵانە بەشی زۆریان ناسراونەتەوە کە هی کوردن، بەڵام بە پێی قانونی گۆڕە بە کۆمەڵەکان، بە پێی قانونەکانی تری معنی بە بێسەر و شوێن عێراق کار ناکا بۆ هەڵدانەوە و هێنانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. حکوومەتی هەرێمی کوردستان فشار ناکا بۆ هێنانەوەی ئێسک و پرووسکی قوربانیەکان و ئەنجامدانی فەحسی دێنەیوان بۆ ئەوەی بێسەر و شوێنان بناسرێنەوە. منطقی تیان نییە لەکوێی دنیایە 10 ساڵی تر ئێمە بڕوا بێنین بە هەموو جیهان کە 172,000مان لە ئەنفالە بێسەر و شوێن کراوە، لە کاتێکا تا ئێستا لە گەرمیانی لای ئێمە 392 ڕووفاتێنراوەتەوە. پرۆسەکەش لە چوارچێوەیەکی 100% عەلمی ناسینەوەدا نییە. لەم بیابانە کاتێک بارزانەکە زیندە بەساڵکردن دوای 5 ساڵ پرۆسە ئەنفال دەست پێ کردو. ئەگەر لە 83 لە 84 لە 85 لە 86 بە منیان وتبووە، بە دایکمیان وتبووە، بە کەسوکارمیان وتبووە، بەو بارزان وتە کوانێ باوکو دەمانگۆ بێسەر و شوێنە، بزرە، دیار نییە، دەستگیر کراوە. تەنانەت وشەی ئەنفال کە ئێمە زۆر زار بەداخەوە زۆر زار ئەوەڕخ نەدەگرم کە بەهەڵا هاتووتە نێوی فەرهەنگی ئێمە. هەتانەوە ئەو کەسانت هاتینە ڕزگارکردن دەستی تێرۆریستێن داعش نزیکی 3500 کەچ و زارۆکێت هاتینە ڕزگارکردن. ڕاستی ئەم هەتانەوەژی نێزیکی چارەنویسی 2700 کەسی نەی دیارە. هەتانەوەژی ئەو چیرۆکێت وە گوتینشی ئەمت تێدانەون هۆ بڕۆژانەشی ئەبڕائیامە وەک ئێزدی ئەمت بینین جینۆسایدەمە هێشە بەردەوامە. چەنگو هەتان وەضعی شنگار ڕاستی ئەمت وەضعکی گەلێکی سەخت و دژوارداژین. ئەف ململانی و مشاکلێت سیاسیت شنگالدا خەلکێک نەی بەرهەبەک و بزەبەردە جارەکەی شنگالی. هەتانەوەژی مەکەم باهۆڵێ وهەیە ئەم تەوەقعت کەین و گەلک کەچێت ما ویلکەم باهۆڵێنە لێ هەتانەوە وەک مگوتی لێچنەکە دروست نەهاتیە تەشکیلکردنە کولوان کەسا بگەڕێن. هون زانین گەلک زارۆکن ئێزیدیا زمانی دایکی زمانی خۆی کوردیش بیرکردن، یعنی گەلک جێ هاتینە ڕزگارکردنە کوردی نزانن. و ئەبەشی مەثەلەن بۆمە وەک ئێزیدی گەلک تەحەدیەکە مەزنە جارێ فکرێوی هاتە شوشتن، دینێوی هاتە گۆڕین و ژبر زمانی ویش هاتە گۆڕین.